سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێی ئاژینەوە پێتان دەگەمەوە. ئاژین بەردەوامە لە بەسەرکردنەوەی خانمان لە شوێنە جیاوازەکان. ئەمڕۆژ زوو بەڕێکەوتین بۆ ئەوەی کە بین بۆ شارە جوانەکەی کەلار و ئێستا گەشتوینەتە ئەوێ و دەچینە لای خانمێکی بەهرەمەند و بەتوانە کە ساڵانێک ئەزمموی هەیە لە کارکردن لە بواری عەزی بووک و هەروەها وێنەگرتندا. بۆی کە زیاتر ئەو ئەزمونە بۆ بگوازینەوە نەدەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە. سارا حەکیم ساڵح لە دایکبووی ساڵی 1996 خەڵکی شاری کەلارە و لەوێدا دەنیشێت. بڕوانامەی بە کالورێسی هەیە لە بەشی ئەندازیاری زانستە کشتتوکاڵەکان لە زانکۆی کەرمیان. هاوسەرگیری کردووە و کار دەکات لە بواری جلوبەرگی بۆنەی تایبەت بە باڵا پۆشان. لەگەڵیدا فۆتۆگرافەرە و نزیکی 3 ساڵ ئەزمموی هەیە لە بوارەکەدا. وەک خۆی دەڵێت دەستم کرد بە کارێک کە لە سنوورەکەی ئێمەدا زۆر پێویست بوو و پەیامی بۆ خانمان ئەوەیە ئەو بەهرە شاراوەیتیانە بیدۆزنەوە و بە شێوازێکی جوان پەروەردەی بکەن تا ببێتە سەرچاوەی بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیریان و پەیداکردنی داهات. ساراخان سڵاو لێبێ زۆر خۆشحاڵ بێن زیاتر جارش هاتوین بۆ شار جوانەکەی کەلار. یاخوا بەخێر بەسەر ئێرە جوانن. وڵای ڕاتوین خۆشە. وڵا زۆر خۆشحاڵم ساراخان. جا پێم بڵێ ڕۆژانە بەچیەوە خەریکی کاتەکانە؟ وڵاهی عادەتەن هەر بە ئیشی ماڵەوە سەرەتا دەست پێکێم و دوای ئەوەش ئیشەکانی دەرەوە و ئاو هەبەڕێیەکەم. ڕاهاتووی ئێستا کاتی باشە بۆ دابشکردن. ئەکید هەمووی بە پێی بەرنامە ڕۆژانە بەڕێیەکەم. باش ساراخان چنێک ئەزمموی کارکردنت هەیە؟ ئەزمموی ئیشکردنم لە بواری جیاجایە و ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2017 ئەو ناوە. کارکردن بۆ ئافرەت لە کەلارە تۆزە جیاواز نەبوو بە تایبەتی تۆ حیجابیش؟ وەڵاهی بۆ من هیچ شتێکی ئاوا قورس نەبوو، بەڵام بەگشتی کارکردن بۆ ئافرەت قورسە. بە تایبەتی ئافرەتێک کە باڵا پۆش بێ و پابند بێ ئەکی جیاوازی هەیە لە ئافرەتێکی تر بێگومان لە هەنێک ڕووی ئیشەوە بۆ نمونە تۆ توانایەکە تایە بەڵام بەوەی حیجابەکەتەوە ڕێگە نادەن ئەو ئیشە بکەی ئەو ئاستەنگیانە ڕوو ئەدات. باشە چۆن بیرت لەوە کرد کارێکی سەربەخۆی خۆتت هەبێ؟ یانی ڕەنگە هەندێک خانم وا بیرکاتەوە وڵێ هەلی کار لە شوێنێک ئیشەکەم با شارەزاییم لەوەیە هەبێ دوجار ئیشی خۆمەکەم. منش سەرەتا هەروە دەستم پێکرد کارمەند بووم لە شوێنەکانی تر، بەڵام بەهرە و توانای خۆم دۆزیەوە سپاس بۆ خۆ و دوای ئەوەش سەرکەوتوو بووم تایە و تم بۆ نانەیکەم بە کارێکی سەر بەخۆی خۆم. باشە پیشەکە چاچەنێک لە حەزی خۆتەوە نزیکە؟ پیشەکەم خەونی منە. خەونی تۆیە؟ سەخت پێگەشتی ناڕەحەت بووی؟ زۆر بە قورسی پێگەیشتوم، وەکو ڕۆڵەی منە پارێزگاری لە یەکەم. ئەوها ساراخان هاوسەرگیریت کردووە یان نا؟ هاوسەرگیریم کردووە ماوەی ساڵێکە بێت. پیرۆزی ئیشەڵا بەختەوەر بن. کە هاوسەرگیریت کرد هیچ گۆڕانکاریەک ڕوویە لە ڕووی ئیشکردن و چونکە ئەرکی ماڵەگەکەوێتە ئەستۆت و بەرپرسیارەتێکی هەم دەرەوە هەم ماڵیشەوەت هەبێت؟ هاوسەرەکەم پشگیرێکی سەرەکیمە، زۆر کارەکانم بۆ ئاسانەکاتەوە، بەڵام ئەکید گۆڕانکاری ڕوو ئەدا چکە تۆ لە ماڵی باوک ڕەنگە دایک و باوک و بە تەکیدی شوایە زۆربەی ئیشەکانی ماڵەوە گرنە ئەستۆ یارمەتیت ئەدەن، بەڵام تۆ کە هاوسەرگیریەکەی ئیتر خۆت بە تەنها ئەو ماڵە بەڕێوە بیت ئیشوکاری ماڵەوە هەمووی ئەکەوێتە سەر خۆت، میوانە مەسئولیاتی ترە، گۆڕانکاری ڕوادات. لەگەڵ ئیشوکاری ماڵە چۆنی ڕاحەتی؟ باشم زۆر باش لە هەموو شتێکە شارەزای؟ هەموو شتێکە شارەزام هیچ کێشەیەکیشم نییە. ینی بەبوونەوەی کە چوویتەتە دەرەوە ڕێگر نەبوو لەیکەوە هەموو خواردنێ بزانیت؟ ناسپاس بۆخوا بەتوانم. زۆر باشە. ساراخان باسێکی خێزانەکەتم بۆ بکە، دڵنیان پێشەوەی کە هاوسەرگیریش بکە ڕەنگە ماڵی باوکت دایکت باوکت کە سوکارت ئەوانیش پشتگیرت ببوون لە کارەکەتە، گرنگە باسێکوانیشکین. ماڵی باوکم زۆر قەرزاریانم، من کە دەستم بەم بە ئیشکردن کرد ئەتوانم بڵێم زۆر دیار بووم، چکە دەستم بۆ شتێک برد نەقسێکی زۆر گەورە بوو لە شارەکەی منە، بۆ شایەکی زۆر گەورە بوو، من دەستم بۆ ئیشێک برد کە بڤە بوو لێرە. بەڵام سوپاس بۆخوا بە تایبەت باوکم پشگیرێکی سەرەکیم بووە
کە لەسەر قسەی ئەموو ئەو وای لێ نەکردوم کەواز لە باش خۆ ئیشەکەت خراپ نەبوو ینی ئەم کاڵێن ها بە بۆ بەڵام ڕەنگە تۆزێک لەگەڵ ئێمە هەمیشە ئەڵێین ئیشێک کە لە ڕێگەی دین لا نەدات ئیتر ئەو ئیشە هەڵە نییە بەڵام تۆ عادەتەن کۆمەلگا وات لێ ئەکات یعنی ئیشەکە هیچ هەڵە نییە بەڵام عقلێتی کۆمەلگاکە وات لێ ئەکات کە نەخێر ئەو ئیشە هەڵەیە بۆ تۆ نابێت لە بەرەوەی تۆ ئافرەتیت بە چاوێکی ترەوە سێرتەکەن بەڵام سوپاس بۆ خوا من خێزانەکەم زۆر پشتگیرم بۆ کەسی تر هەیە لە خێزانەکەدا حەزی لەو کارانی تۆ بێ نا بەسخۆتی ساراخان چی تەواو کردووە ئایا لەو بوارەی کە تەواوت کردو ئیشەکەیان ئەوە تا خۆت بەشێکی ترت تەواو کرد بەڵام ئەمە دانە مەزرای دوای خۆت بیر لەو کردەوە کارێکی تایبەت بێ من دەرچووی کۆلێژی زانستە کشت و کاڵەکانم زانکۆ بەڵێ بە کالۆرسمەیە لە زانستە کشت و کاڵەکان هیچ هەلێکی کار نییە لە بوارەکەی خۆمانە ئیشی تیا بکەین وەکو ئەو بوارێکە خوێنمان لێ تاوا کردووە بۆیە ئێمەش ناچارین بە دوای بەهرەکانی خۆمانە بگەڕین و دەستەوەستانەوە خۆت حەز لە بواری کشت و کاڵ هەبوو هیچ حەزم لێتی ئەکید ئەو بەشەی کە تاوەکەی بە حەزی خۆت ئەڕۆیت و حەزیش ئەەکەی کە ئیشی تیا بکەی بەڵام کە هیچ دەرفەتێک نەبێت ناچاری لە ڕێگەیەکی ترەوە پەرە بە خۆت بدەیت بە هیوای سەرکەوتنی زیاتر ساراخان پێت وایە تا چەندێک گرنگە تۆ هەم بە خەمی ماڵەوەبی هەمیش بە خەمی بۆ منە میوانداریە ئیتر ماڵی باوکە کۆمەڵێک بێکەوە ڕابتە بێتەوە ئافرەت زۆر سەرقاڵێکی بۆ دروست ئەبێت هەندێک کەس هەیە تەحمولی ناکە هەندێک کەسیش هەیە کەم و کورتە بێت لەلایەنێکیانەوە بەڵام دوجار هاوسەنگی ڕاگرتن قورسە بۆ خانمێک ئەکید بۆ خانمێ قورسە لە ماڵەوە ئیش بکاو لە دەرەوە و بە تایبەت هاوسەرگیریشی کرد بێت و مەسوولیاتێکی زۆری لەسرە و هاوسەنگی ماڵەوە و خێزانەکەم لەخوا بەزیابێ ڕاگرتووە چکە تۆ هەموو ئیشێک لە ژیانتە بەپێی بەرنامە بۆ دا ڕێژە ئاسانە بێت هیلاکی تایە بەڵام ئەو هیلاکیە چێژ بەخشە تو خۆت کۆمەڵایەتی نیش کەسەکەم خەڵکی کەلار زۆر کۆمەڵایەتین ئێمە هەمومان خەڵکی کەلار بڵێ ئەکیت کۆمەڵایەتیە بەڵام ئەبێ کۆمەڵایەتیەکە سنووردار بێت نەک ئەو نەکراوە بیت کە ئەستەغلال بکرێت نەک ئەو نەش داخراو بیت پەیوەندێکی کۆمەڵایەتی و سنووردار و باشمان هەیە ینی ڕەفاقەت ساراخان چەند کاتژمێر کار ئەەکەی چەندێکیش لە ماڵەوە بیداریت کردویانەوە تا بەپێی ڕۆژەکانەوە بەپێی ئیشەکان بەپێی بۆ نمونە حیجزە بۆ نمونە بەشێکی بۆ دوکانە بە شەوان زیاتر لە دوکانم میوانیشم هەبێت ئەو کاتانە ناڕۆمیان ئەگەر مشتری تایبەت هەبێت تەلەفۆنە بۆ ئەکە ئەڕۆیت دوکانی بۆ ئەەکەیتەوە یاخود حیجزەکانە ئەڕۆی ئیشەکە ئەەکەیت و دەیتەوە و ڕۆژانش زوو لە خەو هەڵ ئەسم و بە ئیشی ماڵەوە سەرقاڵە باشە ساراخان بەسێک لە پیشەکانت بکەی چکە تۆ دوو پیشەی جیاوازت هەیە هەرکی شانوەزم تایبەتە بە باڵا پۆشان ئەمە چۆن بوو کارەکەت وەکوتم بەهرەم هەبوو سەرەتا بەکاری فۆتۆگرافی دەستم پێکرد و بەهرەیەک بوو لە منا بوو و خەون و حەز و خولیای من بوو و دوای ئەوەش دەستم بەکاری درێس کرد و هەردووکیشی لە چوارچێوەی باڵاپۆشیە ئیشەکەکەین چکە بەڕای من گرنگە هەر ئەوە گرنگ نییە چۆن ئیشەکەی گرنگە کە لایەنی حەڵاڵ و حرامێکش بخوێنیتەوە لە ئیشەکەیە و خەڵکیش حەز ئەکات ئێستا فێری ئەوە بۆ هەموو پێداویستەکانی لە یەک شوێن دەستە بەر بکات و منیش کە حیزەکانم وەرەگەر بە کاری فۆتۆکە زۆر داواکاری ئەوم لەسەر هەبوو کە دوکانی درێسێک دابنێم بووکەکان نەڕۆن بەم لاو بەولایە هەموو شتەکان لای خۆم بێت بڕیارمدا ئەو دوکانەیە بکەمەوە و ئاسانکاریەک بێت هەم بۆ خۆم بوو حەزی خولای خۆم بوو هەم بۆ خەڵکیش جا ئەستا زۆربەی خانمان کێشێکیان هەیە لەوەی کە کاتێک بۆنەیەکیانە بێ کاتێک یادگاریەک تۆمار بکەن ستافێکیان دەست ناکەوێت کەسێکیان دەست ناکەوێت کە بۆ ئافرەت بێت و باڵا پۆشیش بێ بێگومان هەم بۆ بکوزاوەکان هەم بۆ ئافرەتێکیش گرنگە ئەگەر لەم جۆرە وێنە شمان هەبێت ئەگەر کەسێک بیکرێت بێگومان وایە من زۆر خەڵک هەبوو پێشەوەی بە فۆتۆگرافەر ڕسمیان نەئەگرت و بەردەوام لە دڵیان ئەمایەوە بۆچی لە بەرەوەی بیان بووکە کە یان زاوەکە شەرمی ئەکرد لای فۆتۆگرافەرێکی ڕەگەزی بەرامبەر ئیشەکە بکە بە حکمیەوەی تۆ هەندێک جوڵە و لە قتاتیان پێ ئەەکەی ئێمە ئەو فەراغەمان پڕ کردوتەوە لەخوا بەزیا بێ و پێشوازێکی زۆر زۆر باشمان لێکراوە بە حکمیەوەی کە هەم ئافرەتین هەم حیجابیشین و حیجابکەشمان هیچ ڕێگری نەکردووە لە پیشەکەمانە و لە سەرکەوتنمانە ساراخان پێ چۆنە بچین بۆ لای درێسەکانی خۆت ئەکید خۆشحاڵە بم بەڵام لە ڕێگەی دوورەوە هاتوونە بێ ئیسراحەتێک پێنج شتێک بخۆین و دوای ئەوە بڕین
باشە سارەگیان لە کێکۆ خەریکی ئەم کارەی ئەم دوکانە خنجیلت داناوە و درێسەکانە تایبەتن بەچی بۆنێک. بەڵێ ئەمە دوکانی درێسەکەمانە ماوەی 3 مانگە دەستمان بە ئیشەکە کردو هێشتا لە سەرەتای ئیشەکەین و درێسەکانیش تایبەتە بە بووکە باڵاپۆشەکان. باشە حەزی خۆتە کاری درێسەکەش؟ ئەکید حەزی خۆمی تایە و داواکاری زۆری خەڵکیشی تایە. باشە کاتێک درێسێک هەڵەبژێری عەزیەک هەڵ ئەبژێری بە تایبەتی تۆ بۆ بۆنەکان بە تایبەتی بۆ بووکی هەڵ ئەبژێری چی ڕەچاوەکەی حەزت لە کام جۆرانەیان کامیان تەڵەبی لەسەر زیاترە؟ عادەتەن سەلیقەی خۆمی تایە و سەلیقەی جیاوازەکانیشی تایە بۆ مشتریەکان و بەپێی سەردەم ئیش ئەەکەین بۆ نمونە زۆر مۆدی عزیێ زۆر سندرە لاو فشەکان نەماوە ئێستا بابەتی کارۆڵی هاتوۆتە ناو بازاڕەکەەوە ناو مۆدلەوە زیاتر هەوڵەدەم لەو بابەتەیە ئیش بکەم بەپێی مۆدلی سەردەم خواست لەسەر چیە زیاتر لەوەیانە ئیش باشە کام درێسانان زیاتر داواکرێت ماوەیەک زۆرم بینی درێسی ڕووسی زۆر باو بوو هی بووکی ڕووسی بەڵێ زیاتر درێسی ڕووسیا ئێستا زۆر مۆدێتی کە بە قماشی کارۆڵی. باشە تا چنێک دەستکاریکردنیانەیە بۆ نەشۆردنە مامەڵەکردنە لەگەڵیانەکردنە بەربووکەکانە هەمووی کارێکی تۆزە زەحمەت شێکی زۆر قورسە درێس وردەکاری زۆری ئەوێت بە تایبەت شۆردنەکەی دوای ئەوە کە ئەهێننەوە ئیشێکی زۆر قورسە ئەبێ هەر هەموو درێسەکە بەدەست بشۆرێت کامیش قورسە بەجددی بە تایبەتی زستان بێت و لەناو ئەکید زوو شک نابێتەوە ئەو کاتە معاناتمان زۆرە بۆ ئیشەکە و وردەکاری خەیاتی زۆرە بەپێی قیاساتی جسمەکانیان هەیە ملی کورتە ملی درێژە بەپێی ئەوانە هەمووی دووبارە خەیاتی بۆەکەینەوە ئێمە. باشە خۆت دەستی خەیاتیت هەیەەوەی کە درێسەکان چاپکەیان ئەو تا ئێستا هیچ کێشەیەکم نەبوو خۆم چاکم کردو لە حاڵەتێکیشە هەر پێم هەڵ نەسوڕێت خەیاتی تایبەتمان هەیە بۆمانەکە. بابەتەکان زیاتر سپیە بینم لە دوکانەکە هۆکارچێ ئەوە هەڵبژاردووە وتمان سەرەتای ئیشەکەیە طبعاً ئەبێت ئێمە هی عیزەواجمان هەبێت مارەکردنمان هەبێت گواستنەوەمان هەبێت ڕەنگاوڕەنگ بێت بەڵام وەکو سەرەتای ئیشەکە زیاتر بە گواستنەوە دەستمان پێ کرد و وردە ئیشاڵە زیادیشەکەی سەرڕاوی کە لە کاتی مارەبڕینە زۆر جاژلی کوردیەکرێ بەڵام درێسە ڕەنگاوڕەنگەکان ئەزیێ ڕەنگاوڕەنگەکان لە کاتی مارەبڕینە زۆر ئەکرێت بۆ گواستنەوەی زیاتر سپیەکانەکرێت ڕەنگی سپی هەر تایبەتە بە گواستنەوە و هەرواش جوانە ئەیسەبارەت بە لەچک و تارە و هەمووی لە لای ئێمە دەستەکەوێ هەر لە پێڵاو هەر لە گوڵەکەی تارە لەچکەکەی هەر هەمووی لای ئێمە دەست خۆت ڕێک خستنیان بۆکەی زیاتر من سەلیقەی خۆمیان پێ ئەڵێم تێبینەی خۆمیان پێ ئەڵێم و دواتر هەڵبژاردننی کۆتایی لە دەستی خۆیانە جا ئەفرەت بۆ ئەو ڕۆژانە زۆر ڕاڕایە دایمەن کە شتێک هەڵەبژێرێ چۆنەڵی هەموو دوکانەکەمان پێ تاقی ئەکاتەوەش قورسێکی زۆرە بۆ ئێمە دووبارە ئەبێت لە بەربووکەکانی بکەینەوە تا دایەکەین تو دووبارە لە بەرێکێتەوە زۆر قورسە بەڵام ئێمە تحملمان زۆرە لەگەڵ مشتریە ئەنی حاڵتان زۆر ڕوبەڕۆبێتەوە طبعاً لەگەڵ هەموو مشتێکەوە ڕوەدا. ساراخان لەگەڵ مشتریەکان بەکشتی پەیوەندیت چۆنە؟ وەڵاهی ئەتوانم بڵێم هەر ئیشم بۆ هەر کەسێک کرد بێت ئێستا ڕەفیقین پێکەوە ینی ڕۆژانە قسە ئەەکەین ئاگامان لەیەکە وەکو ڕەفیقمان لێ دێت بێزار ناکەم جاردا نا خۆشحاڵم لەگەڵیانە جاب بە تایبەتی هەندێک بابەتی ئیدیتین و ئەوانە خۆت زای بەسەر کۆمپیوتەر و لاپتۆپ بێگومان جا دواتریش درێس هەمووی وردەکاری ینی کەسێک زۆر بە تەحملێوێ خۆت کەسایەتی دوایە سەبرەتەوێ لەگەڵ زۆر بە سەبرم لەگەڵیانە و فیدباکی باشمان بۆ دێتەوە. باشە تا چەندێک ئێرە دەستکاریکردنی ئەوێت تۆ ڕۆژانە زیاتر لێرە بچەوە خەرێکی؟ واللهی دوکان عادەتەن لە سەرەتاوە کە ئەیکەیتەوە تا ئەکەوێتە سەرپێی خۆی زۆری ئەوێت بەڵام هەموو شتێک وردە هەنگاو بە هەنگاو ناپێت تۆ یەکسەر بڕۆی بۆ خاڵێکی زۆر بەرز. عادەتەن ڕۆژانە دێم ئیتر پاکردنەوەی ئەم ناوەیە ڕێخستنی درێسەکانە ڕێخستنی تاراکانە گوڵەکانە ئەلبومەکانە هەر ئەوانەیە. ساراگیان لە سوشال میدیاش زۆر ئەکتیڤیت دۆزم دوو ئەکاونتیشت هەیە لە سوشال میدیا چۆن بابەتەکانە بڵاوکەوێت تا چەندێک سوودی هەیە بۆ بەکارەکەت؟ واللهی سوشال میدیا زۆر هێشتا ئەکتیڤ نیم یعنی زۆری ئەوێت چکە ئێستا ئیش هەمووی لەسەر ڕیکلامە منیش زۆر مەشغوڵم هەر ئەو نەپێڕاگەم ئیتر ئێستا زیاتر بەڵام دەواازەیەک نییە بووی کە تۆ بناسرێتەوە من بێم بۆ لای تۆ طبعاً بە ئەکیدی وایە
بەڵام یعنی هەوڵی زیاتری ئەوێت ئەبێت پەری زیاتر بە سوشال میدیا بەڕاستی بەڕێوەبردننی پێیج کارێکی ڕۆژانەی ئەوێ قورسە وزە قورسە کاتی ئەوێت سەلیحەی ئەوێت باشە زۆر گەنجمان هەیە سود لە سوشال میدیا نابینێ بۆ کارێکی باشیان ئەو کاتێک کە تەرخانێکین تەنها بۆ کات بەسەربردنە پێ دوای توانین بۆ کاری تر ئەوها سودی لێ بین تا چەندێک بەتەمای گرنگی پێبێ لە داهاتوە واللهی خۆی عادەتەن سوشال میدیا بۆ لایەنی باشە بەکاربێ من خۆم ئەگەر بۆ لایەنی ئیشەکەم نەبووە ئەسڵن مۆبایلم هەر بەکار نایهێنا زۆرتم بەکارێنیانی بە حکمی دوو ئەکاونتم هەیە زۆر لە کەسێکی ئاسایی کەمتر بەکاری ئەهێنم ئەگەریش ئیشەکەم نەبووە ئەسڵن مۆبایلم هەر نەبوو بکەیتە سەرچاوەیەکی ئیش و داهات و بۆ شتی بە سوود بەکاریبێنی نەک ئەم کاتی پێبەڕێ بکەیت بە سێرکردنی ڕێڵ و باشە کاتێک خاتوونێک یەت درێسانە هەڵ ئەبژێرێ ڕەنگە کۆمەڵک پرسیاری هەبێ کۆمەڵک ڕێنمایی هەبێ لەوەی کە ئایا من ئەم جلم لێ لەگەڵ منە گونجاوە شێوازی لەشکەکەم کۆمەڵک وردەکاری دیزاینکردنی ئەوێ تۆ چاشێنێک لەگەڵ ئەمە ئەتەوێت زانیاری کۆکەیتەوە لە بوارەکە بۆی کە هەم چۆنڵی مشتەرەکە لات مرتاح بێ هەم شکارەکە تو جوانتر بێت بێگومان من لە هەموو بوارێکی ژیانمە بەردەوام لە هەوڵی فێربوونە بۆ ئەوەی هیچ پرسیارێک نەبێت نەتوانم جوابی بدەمەوە هیچ شتێک نەبێت ئاستەنگیم بۆ دروستکات و ئەگەریش بتەوێت کارەکەت بەرەو پێشتر بڕات و خۆت زیاتر سەرکەوتوی بی ئەبێت زیاتر بەرەو زانست و فێربوون هەوڵ بدەیت. زۆر باش سارەگەم پێ چۆنە سێری درێسەکان بکەین لە خزمەتتان فەرموو ئاها بەلایەنە بچین کۆمەڵک درێسی جوانە بینم دڵنیام هەرێکیشیان تایبەتمەندی خۆی ئەکید لە خزمەتتان فەرموو. ساراخان ئەمانە گوڵن لەگەڵ هەموو عەزیەکە بێگومانە کرێت جا یەکێک لەو شتانی کە ئەم ساڵانی دوای زۆر باوی هاتەوە گوڵی لایلۆن بوو با بڵین گوڵی سروشتی نەبوو تۆش هەستەکەم کارت لەسەر کردووە تا چەندێک خواستی لەسرە ئەگەر سیر بکەین ڕەنگی جیاجیای تایە بۆی لەگەڵ هەر شێوازێک جلێک یا خودت مکیاجێک بێت بتوانێت بیگونجێنێت کەسەکە و گوڵی سروشتی ناتوانین ئێمە بیهێنین چکە کاتی هەیە یعنی ئەتوانی ڕۆژێک بەکاری بێنیان دوو ڕۆژ ئەوەش هەم زەرەرت لێ ئەدات هەم ناکرێت گوناحە بۆی ئەمانە ئەمێنێتەوە و شێوازێکی جوانیشیان هەیە بەپێکەکانی سەردەمیش دروست کراوە ئەم درێسەش ئەمەیان درێسی مارەکردنە هەم درێسی ڕێک لە خۆی ئەگرێ و هەم فشیش یعنی بە دوو شێواز دروست کراوە فشەکەی کەمترەوەک لە هیوا هەیە حەزەکات درێسەکەی بەس ڕێک بێت هیواش هەیە حەزەکات فش بێت ئەویان لە دەستی خۆیەتی ئەکید هەم حیجابە و دیتەیلەکانیشی زۆر ورد و جوانە گەرسێری بکەین هەڵبژاردننی لە چکوشتیوە خۆت بۆ یەکیان کەسەکە بەخواستی خۆی وتمان هەموو شتەکان لای خۆم دەست ئەکەوێت کەسەکەش ئازادە کە خۆی بۆ خۆی ئەنجامدایانە. ساراخان باسێک لەم درێسانەش بکەیت ئەم درێسەیان لەسەر تەڵەب خاصی خۆم دروست کراوە ئەمەیان سەلیقەی خۆمی تیا بەکارهێنراوە درێسەکەی سادەیە ئەگەر سێری بکەن درێسێکی سادەیە و ڕێکە و ئەمە ئەتوانین سیمی تێبخێن فش بێتەوە و ئەتوان بە پێخواستی کەسەکە ئەوە بە سادەی لەبەری ئەگەر سێر بکەین تاراکەی قەرەباڵخە اینجا ئەمە هەم بۆ سەرشانیش ئەبێ و هەم بۆ تاراش کە دوشتی قەرەباڵغ زۆر ناشرینە بێتەوە بەس کەیەکێکیان قەرەباڵغ وێکیان سادە بێ جوانترە. ساراخان ئەمانەش هەمووی ئەمانە تایبەتمەندی خۆی هەیە ئەکید نەوعیەتە ئەو بۆ نمونە ئەمە تارەی تایبەتی خۆی هەیە بەڵام بە پێی مروارەکەی ئەتوانی ئەمەشی بۆ بەکاربێن. ڕاستە ساراخان تا چنێک دەستکاری ئەەکەیت دەستکاریکردنی بۆ نمونە پۆشتەکردنیەتی ئیزافەکردنیەتی لێبڕێتی بۆ نمونە ئەم درێسەمان هەیە کراوەیە ئەم مۆدیلانە پێی خواستی کەسە یان هەرنێک هێشتا مۆدیلی ئەوەی لاماوە کە بلوز بکاتە ژێر درێسەکە ئەبێ ئەو بابەتەش هەبێت تۆ کە دوکاندار بووی ئەبێ هەموو نەوعێکت لا دەست بکەوێت ئێمە بە پێی خواستی کەسەکە بۆی ئەەکەین بە حیجاب و هیچ مشکلەی نییە لەگەڵ بۆ دیازاتر ئەوانە ئەکرێت ئەمانەش هەمووی مۆدیلی جیاوازن و هەندێکیان هەیە کلاسیکین هەندێکیشان هەیە تۆنڵی مۆدرن زیاتر خواستی ئەمانە ڕوسیا ئەمانە کلاسیکن ئەمانە شەر درێسی ئاساین ئەمان ئەگەر باسی لێ بکەیت ئەوەیان زیاتر بۆ لە دایکبوون قەفتانە زیاتر لە دایک بوون ئەیبات یان مارەکردن یان زیاتر بۆ هاکاتی دەسماچکردن و ئەو بابەتانەیە.
ئەمانش عزیفشن سندرێلاکانن سندرێلاکان کە درێسێکی زۆر قورسە تحملی ئەوێ لە بەرکردنی بەڵام شتێکی زۆر جوانە و کامیان زیاتر خواستی لەسرە هەر سادەکان وەکووتمان پێشتر خواست زیاتر لەسەر ئەم بابەتە بوو و ئێستش هەر جوانی تایبەتی خۆی هەیە بەڵام ئێستا بووک زیاتر ئەم شێوازانە ئەکا لە بەرەوەی کێشیان سووکە قورسیشە ئەمانی بەڕاستی مامەڵەکەیت بەڵام جوانە ڕاستە جوانێکی تایبەتی خۆی هەیە ئەمانە هەمووی بابەتی تایبەتن و کەسەکەش بەپێی خواستی خۆی ئەمە هەمووی ئیشی دەستی تیا کراوە وردەکارێکی زۆرە یعنی تۆ ئەگەر سەیری بکەی لێ ورد بیتەوە ئەم هەموو مورووە بە دەست لێ بدرێ ئیشێکی زۆر قورسە ڕاستە ساراخان دەست خۆش بێ ئێمە بێ کۆدرێسەکانمان بینی و لە کارەکەین تۆمان ڕوانی بە هێوای سەرکەوتنی زیاتر بۆ تۆ پێچۆنە لێرەش بەجێ بەڵین و بچینە لە بکێکی باڵبوونی ساراخانەی مەگەڕانێکی باشمان کرد جا پێم خۆشە پرسیارە بکەم تا شوێنێک کارەکەت بۆتە سەرچاوەیەکی داهاتیش بۆ تۆ یان هێشتا کارکردن لەسەری ماوە چونکە کارەکە وردە پێویستی بە کاتێکی زۆر هەیە پێویستی بۆیە بناسرێت من ئێستا بۆ سەرچاوی داهات بەکاری ئەهێنم و پێی قانەعم بەڵام پێویستە کات زیاتر پەرێ پێ بدەم پێت باشە لە داهاتوە هەلی کار بۆ کەسیتر بڕخسێنی یان تا ئێستا کە هەلی کارت ڕخساندوو بکە تا ئێستا ئەو هەلم نەڕەخساندووە و زۆریش داوام لێ ئەکرێت بەڵام لە ئێستای یعنی تەنها شتەکە بەشی خۆمان ئەکات ئینشاءالله لە داهاتوە گەورەی بکەین زۆر پێ خۆشحاڵە بم هەلی کار بۆ کەسانی ترشدا بکرد ساراخان دائیمەن لە کارکردنە لە ژیانی خۆشدا بە هەندێک ڕووداوی خۆش و ناخۆش هەیە هیچ هەیە لەرە بۆمان بگێڕیتەوە ڕووداوێک هەبوو ئەو کاتە بۆ من زۆر ناخۆش بەس ئێستا وەکو بابەتێکی هەم کۆمیدی باسی ئەەکەین هەم بۆ بە یادگارێکی خۆش لە ئیشی وێنەگرتنا بووم بۆ جلسەی تەسویرمان هەبوو بۆ بکوزاوایەک لە ناوەڕاستی ئیشەکەیە زەردەواڵەیە کات دێ بەلوتمەوە ئیتر ئەوە زۆر ناخۆش وازم لە ئیشەکەی نایتر ئازاری ئەو نە زۆر بڕێ خەریکی خۆم بووم بەس خوا ڕەحمیلەوە کرد ڕەفیقی خۆم بوو نەگینە باش ڕەنگەبوونێکی تایبەتیش بێ بۆ ڕۆژێکی تایبەتە هەم بۆ ئەوان هەم بۆ من و کەسەکەش تایبەتە لە لات ڕەفیقی خۆتە ئێستا ئەو ڕۆژە لێ تێکداین و ئێستا شەر باسێکینەوە باشە ئەیچیتر ناخۆشیە کە ڕوبەڕوو تەبێتەوە کێشت بۆ دروستە بێت وەڵاهی شتی زۆر لەخوا بەزیار بێ ناخۆش ڕوو نادا بەڵام جاری وا هەیە مەسەلەن لە گرنگترین ڕۆژی بوو کوزاوای شەڕێکیان ئەبێ ئەو شتانە بۆ من زۆر پێی یعنی هەبووە ئەو ئەکید لەو ڕۆژەیە بۆ نمونە لەو ڕۆژەیە تێک ئەچێ بابەتەکەیان یان دوای هەفتەیەکی تر پێت ئەڵێنەوە کە ئیشەکەمانایە شتێکی ئاوا ڕووی داوە یان لەوێ کەسێک کێشەیەکیان بۆ دروستەکە ئەوانە زۆر کاریگەری لەسەر من دروستەکە و زۆر پێم ناخۆشە. تۆ لە کاتە هەڵسکۆت چۆنە بیان چ ڕێکارەگریتە بەرانی هەوڵ ئەدەم بابەتەکە ئارام کەمەوە یان جاریوا هەبووە خەتا لە بکوزاوە بووە مەسەلەن لە دواکەوتن لە هەر شتێکە عیلەکە پێی تووڕە بۆ من و تومە یعنی شتەکە لایەن منەوە بووە لەگەڵ منا قسە بکەن ئەو بابەتانە بە هەر شوەیەک هەوڵی خۆمەدەم بابەتەکە ئارام کەمەوە و کارێکی جوانی شەکەی چونکە ئەنی بەڕاستیم کارەکە تایبەتە زۆر قەچێکە تۆ بە ئەو ڕۆژە ئەو مەسئولیاتە بخەیتە سەر خۆت گرنگی ڕۆژەکەی ئەوان هەیە ماشەڵڵا ساڵمان گەرمە زوو ڕائبین هەستەکەم زۆربەی خەڵک ئەو کێشەی هەیە کە لەو ڕۆژانە تووشێ بێت چونکە ڕۆژێکە کاری زۆرتیایە پەلەپەل و هاتوچۆ ئەوانە وایە ئەو دواکەوتن و ئەو شتانە بۆ هەموو کەسێک ڕوئەدات بەڵام لەو دقەیە ئەو بنەماڵی وازان تەنها بۆ ئەوان ئەو شتە ڕووی داوە تۆ بێ تیان بگەێنی کەنە ئەمە ئیشی هەموو ڕۆژێکە و شتەکە نۆرماڵە یعنی پێویست ناکە ئەوە گەورە بکرێت. باشە سەرخان ئەمە ئەو ڕووداوانن کە ڕوبەڕوو تەبنەوە بەڵام لە ڕووی ئاستەنگی کارکردنەوە هیچ ئاستەنگێک نییە بۆت بۆ من نەخێر ئاستەنگێکم نیە. باشە لە داهاتوە چۆنە تێ پەرە بە کارەکەت بێت؟ پەرەدان کۆکردنەوەی زانیاریە زیاتر و جوانکردن و باشترکردنی ئیشەکە فراوانکردنێتی بۆ نمونە من پێشتر لە بواری ڕکلامی بازرگانی ئیشم نەکردووە ئێستا ئیشی تیا ئەەکەم یعنی ئیشی تیا کردووە کاری گەورە بکەیت بەڵێ لەگەڵ کۆمپانیای ئیشی ڕکلامی ئەەکەین بۆ پرۆژەکان پرۆژەی بیناسازەکان ئێستا کە ئەکرێتەوە ئێمە هەم وەکو پێشکەشکارێک دەرئەکەوم هەم وەکو
ئیشی ڕکلامەکەی و نووسینی تێکست و دارە ڕێژەری کامل بەرنامەکە من ئیشان بۆ ئەەکەم زۆر باشە گەورەتر و گەورەتریشی بکەین انشاءڵ. ئەمە کارێکی گرنگە یانی تۆ لە چاڵی چوارچێوەیەکان نەمێنیتەوە تەنها لە بواری ویدینگەکەی ینی بکو زاوەکەی نەوەستاوین چونەتە بەشی ڕکلامی بازرگانێکەشەوە. بە هیوای کاری باشتر پێم خۆشە کۆتا پەیامەت بۆ خانمان بگەێنێ. زۆر بەمان گرفتمان هەیە لە ژیانمانە هەرێکێکمان حەز خولەیەکمان هەیە ئەمانی هەوڵی بۆ بین بەڵام دوجار هەر کەسێکمان ڕێگەمان جیاوازە و هەرێکیشمان توانین ئەزمون و سوود لە کەسی بەرامبەرمان وەربگرین. ئەکید من پێم وایە هەموو ئینسانێک خاوەن بەهرەی تایبەتی بە خۆیەتی بەڵام ئەبێت بیدۆزێتەوە لە خۆیە و هەر کەسێکیش بەهرەیەک لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێتەوە بە تایبەت لەم ڕۆژگارەیە کە بەعام ژیان ئەها تۆزێک وەستاوە پێویستە پەرە بدەین بە ئیشکردن لە جیاتی هەنێک شتیلاوەکی بێشکی خۆمان و کاتەکانمان بە ئیشکردن. هەستەکەم ئێستا پێداویستەکان ئەوە زۆر بوون ینی هەر ئەندامێکی خێزانەکە جاری وایە کار ئەکا بۆی فریای هەندێک من لە بژێوەکانی ژیانی بکەوێت و مەژتوانین بە ڕێگایەکی دروست و جوان ئینشاءڵڵا ئەم هەنگاو بنین. ساراخان و زۆر گرنگی شانی ژنگەی دەور و بەرمانەوە شاوکار بێ من دەستخۆشی لە هاوسەرەکەت لە خێزانەکە دەکەم. بەهێوەی سەرکەوتنی زیاتر زۆر خۆشحاڵ بوون کە هاتمە شارە جوانەکەی کەلار عەزێتی ئێوەمدا ناباکسەوە زۆر خۆشحاڵ بووین. ئینشاءڵڵا بەردەوام بن لەسەر کار باش ئینشاءڵڵا سارەگیان بە هیوای سەرکەوتنی زیاتر لە هەردوو دوای کارکردندا زۆر سپاس دەکەم. بەڕێزان بۆ شێوازە و لە شارە جوانەکەی کەلار کۆتایی هێنین با بەرنامەی ئەم جارەیە ژین بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەکتان.